بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان ئازیزان با قسەیەکی کورتتان لەسەر داگیرکاری بۆ بکەم کە بەداخەوە لە دێر زەمان تا دەگاتە ئێستا لە زۆر شوێن وڵاتانی خۆرئاوا، وڵاتانی زلهێز، وڵاتانی دیکتاتۆر کە جیهانی ئیسلامیان داگیر کردووە بە جۆرەها شێوە کە زۆر شوێنی مسلمانانیان داگیر کردووە. یەکێک لەو شوێنانە قودسی پیرۆزە، خاکی فەڵەستینە. خۆ ئێستا بە جۆرێک لە جۆرەکان لە زۆر شوێنی جیهانی ئیسلامی شوێنی مسلمانان داگیر کردووە بەو شێوەی کە ئەوان عەولەمەی خۆیان، دەسەڵاتی خۆیان فەرز کردووە، هاتوونە لە نێو مسلمانانیش بی کابرایەکیان داناوە بە حاکم، بە فەرمانڕەوا کە حکم بە قورئان ناکە، حکم بە سوننە ناکە، حکم بە منهەجی شەرقی و غەربی دەکا، مسلمانانی پێ لەکەدار دەکا، مسلمانانی پێ دەچەوسێنێتەوە. جا یەکێک لەو شوێنانە قودسە، قودسی پیرۆزە کە خوای گەورە بە موبارەک بە پیرۆز ناوی دەبا کە مەهبەتی پێغەمبەرانە، بەڵام داگیر کراوە. چێ داگیری کردووە؟ چەندێک لە جوولەکەکان، هەندێک لە جوولەکەکان، کیانی سەهیۆنی، کیانی ماسۆنی، کیانی زایۆنی جیهانی کە بەداخەوە عەیبە، عارە، نەنگە لەکەیە بۆ عالەمی ئیسلامی، بۆ ئوممەی ئیسلامی کە هەڵوێستیان لەسەر غەزا، لەسەر فەڵەستین، لەسەر قودسی پیرۆز نەبی. با تەماشە بکەین یەک شتتان بە نمونە بۆ بینمەوە کە هەڵوێستی سەرکردەی مسلمان دەبی چۆن بی. سەرکردەی مسلمانان سڵاح الدینی ئەیوبی کەسێک بوو پێنەدەکەنی، خەڵکێک لیان پرسی قوربان ئێمە ئەتۆ دەبینین پێناکەنی، ئایا بۆ پێناکەنی؟ فەرمووی ئایا چۆن پێ بکەنم لە کاتێکدا کە قودس داگیر کراوە، کە خاچی مسلمانانە، کە قیبلەی مسلمانانە. هەتا ئەم فەڵەستینە، هەتا ئەم قودسە ڕزگاری نەکەم پێناکەنم. فیعلەن ئەم قودسەی ڕزگاری کرد، ئەم خاکەی ڕزگاری کرد. بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە مسلمانان پەرش و بڵاو بوون، پارچە پارچە بوون، پشتیان لە دینی خوای گەورە کرد، دیسان قودسیان لەدەست داوە. بەڵام بە پشتیوانی خوای گەورە مسلمانە ڕاستەقینەکان دیسان جارێکی تر لە داهاتوودا قودس ڕزگار دەکەنەوە.